موچەی مانگی سێهات ئەمڕۆ شایستە داراییەکانی وانەبێژان دابەش دەکرێت. لە سلێمانیش بانکی جلوبەرگ کرایەوە. سڵاوتان لەبێت. وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند دەستی بەناردنی موچەی مانگی سێی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کرد. وەزارەتەکە دەڵێت بە پشتبەستن بە ڕێنمایەکانی سەرۆکی حکوومەت و ڕەزامەندی وەزیری دارایی لەسەر بنەمای ئەوەی لەسەری نووسراوی دادگای فیدراڵی هاتووە، بەشی ژمێریاری وەزارەتی دارایی دەستی کرد بە دابیدکردنی دارایی موچەی مانگی ئاداری 2024 بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. دوێ نیشاندێکی حکوومەتی کوردستان چوونە بەغداد و دوای چەند کۆبوونەوەیەک گەڕانەوە هەرێمی کوردستان و ڕایانگەیاند کێشەی موچەیان چارەسەر کردووە. هەروەها سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە ئەگەر بەغدا پارە بنێرێت پێش دەژنی ڕەمەزان موچەی مانگی ئاداریش دابەش دەکەن. بڕیار ئەمڕۆ شایستە داراییەکانی مانگی 12 ساڵی ڕابردووی مامۆستایانی وانەبێژی 5 پەروەردەی هەرێمی کوردستان دابەش بکرێت. پەروەردەکان بریتین لەسەر جەم پەروەردەکانی سلێمانی، ڕۆژئاوای دهۆک، ڕەواندز و چۆمان و ڕۆژهەڵات. ئەم زانیاریە عەلی ڕەئوف کە وەک نوێنەری گشتی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان خۆی ناساندووە بە 1964دا. وتیشی دابەشکردنەکە بەردەوام دەبێت. بە پێی ڕێنمایەکانی ژمارە 14 وەزارەتی دارایی، ئەو مامۆستاوانە بێژانەی هەڵگری بڕوانامەی دیبلۆمن لە نێوان 250 بۆ 350 هزار دیناریان بۆ خەرج دەکرێت و بۆ هەڵگری بڕوانامی بەکالۆریۆس 250 بۆ 400 هزار دیناریان بۆ خەرج دەکرێت. مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان 37 هزار مامۆستان، کرێی مانگانەیان نزیکەی 15 ملیار دینارە. لەلایەن چەند تالاکوانێکەوە بانکێکی بەخشینی جلوبەرگ لە سلێمانی کرایەوە. بانکەکە بۆ ئەوەیە کەسانی کەم دەرامەت سوود لەو جلوبەرگانە وەربگرن کە خەڵکی دەیبەخشن. سەرپەرشتیارانی بانکەکە داوا دەکەن و مەرجیان داناوە کە پێویستە ئەو جلانەکە دەبەخشرێن کۆن نەبن، بەلایەنی کەم خاوەنەکەی خۆی پێی قبوڵ بێت لەبەری بکات، نەک کۆن بێت و سوودی نەبێت. هاوڵاتێکیش کە جلی بۆ بانکەکە هێناوە دەڵێت و داوا دەکات خەڵک بە پاک و خاوێنی و ئوتوکراوی جلەکانیان ببەخشن بۆ ئەوەی کەسانی هەژار و کەم دەرامەت سوودی لێ وەربگرن. باڵە بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم. داوای کاتی زیادکراوە لە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو. بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان بۆ چارەسەرکردنی کێشەی ئاڵوگۆڕ سەردانی لقی ناوەندی هەولێریان کردووە و داوا لە بەڕێوەبەراتیەکەکەن کە کاتەکان بۆ زیاتر بکاتەوە لە 36 2024 تاوەکو سیوێکی 12 2024 کاتەکەیان بۆ درێژ بکرێتەوە. بۆ تەواوی زانیاریەکان وردەکاری لەسەر هەواڵەکانمان ئەتوانن سەردانی ماڵپەڕی 964.kr بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.